ئاژیزان جوانترین سڵاوتان لێبێ فەرموونی و کورتێک لە هەواڵەکەم. وتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی یاریمی کوردستان ئاشکرا کرد ژمارە گاوڵاتی بۆ وەرگرتنی پێشینەی هاوسەرگیری مامەڵەی هاوسەرگیریان ساختە کردو و ڕەوانەی دادگاکراون. لێ تاریخ بایەناوتی ڕاگەیان ساڵی ڕابردوو 55 وڵاتی بە مەبەستی وەرگرتنی پێشینەی هاوسەرگیری سەردانی بنکەکانی وەرگرتنی پێشینەی هاوسەرگیریان کردووە و لیژنەوەربینیەکانی وەزارەتی دارایی ئاشکرایان کردووە کە گرێبەستی هاوسەرگیری ئەو کەسانە ساختە بووە. وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیان تا ئێستا مەسعود بارزانی نەیوتووە کە خۆی کاندید دەکاتەوە بۆ پۆستی سەرۆکچێرێم یاخود نا، وتیشی تەنها بڕیار لای خۆیەتی. عەبدولوهاب عەلی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە ڕانی ئاماژی بۆ کرد ئەولانی کە دەسەڵات دەدا بە خۆکاندیدکردنەوەی بارزانی یەکەم جار خۆیەتی و دووەم ڕۆیە یاساییەکەیەتی. ئەمڕۆ بۆمبێکی چەندرا و با کاروانی ئۆتۆمبیلەکانی بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای کەرکووکدا تەقیەوە کە بەهۆیەوە 4 کەس لە پاسەوانەکانی بریندار بوون. لیوا جەمال تایر بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای کەرکووک ڕایگەیان ئەو بۆمبە چەندراوە لە سەرپردی ڕەحیماوە لە باکووری شارەکە تەقیوەتەوە و خۆی هیچ زیانێکی بەرنەکەوتەوە، بەڵام 4 لە پاسەوانەکانی بریندار بوون و زیانی مادی زۆریش بە ئۆتۆمبیلی پاسەوانەکانی کەوتووە. سەرۆکی ئەنجومەنی سەحوەکان لە عێراق ڕایگەیاند ئەو یادداشتی دەستگیرکردنانی کە حکوومەتی ئیتیحادی دەرهەق بە خۆپیشاندران لە پارێزگایان باردەری دەکات هیچ جێگەی قبولکردن نییە. لە لێدوانێکدا بۆ ڕادیۆ دیجلە ئەحمەدە بوڕیشە ئاماژەی بۆ کرد ئەوانی کە دەستڕێژی گولیان لە پێنجسەربازەکە کردبوو لە هەفتەی ڕابردوودا دەستگیرکراون و لێکۆڵینەوەش لەگەڵیاندا دەستی پێکردووە. داواشی لە حکوومەتی بەغدا کرد با هۆشیاری و عەقڵەوە مامەڵە لەگەڵ ئەو دۆسیەدا بکات. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرد کامەران.